باس لا پشتی هەرێم دەکەن کە بۆچی پشتی هەرێم یەکلای نەکراوەتەوە ئەو گرفتانە چین کە لە پرۆژە یاساکەدا هەیە. بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز شیروان میرزا ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق دەکەین کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە ڕانیەوە لەگەڵمانن. کاک شیروان سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونت. دیارە جارێک تر گرفت هەیە لە نێوان لایەنەکان لەسەر قسەکردن لەسەر پرۆژە یاسای بودجە و هەندێک بابەت و هەندێک مادە و بڕگەیەک لای کراونەوە قسەیان لەسەر کراوە، بەڵام کێشا لە پشکی هەرێمە یەکلایی نەکراوەتەوە. ئێوە ئەتوانن پێمان بڵێن بەڕوونی ئەو کێشەیە چییە؟ سڵاوتان لێبێم، کاتتان باش. سڵاو لە بینەرانی خۆشەویست. طبعاً دیارە موازنە پەیوەستە بە هەموو هاوڵاتیانی عێراقەوە، بە هەموو پێکهاتەکانەوە، شیعە، سونە، کورد، هەموو پێکهاتەکان بەبێ جیاوازی هەریەکە و دەیەوێ با بڵێن پشکی خۆی یان ئەوەی کە داواکاریەکانی خۆی لە ناو موازنەدا جێگە بکاتەوە بەو پێی کە دەتوانێت لەو ڕێگەیەوە خزمەتی هاوڵاتیەکانی خۆی بکات. بۆیە بەردەوام کێشە ئاساییە لە نێوان هەموو پێکهاتەکاندا دروست بێ لەسەر موازنە، بەو پێی هەمووی هەوڵی جێگیرکردنی داواکاریەکانی خۆی دەدا لە ناو موازنە. ئەوەی کە پەیوەستە بە پشکی هەرێمی کوردستان طبعاً وەکو عادەتێکی لێ هاتووە، ئەو مادانەی کە پەیوەستە بە هەرێمی کوردستان دوا دەخرێت بۆ کۆتاییەکانی، چونکە پێویستی بە ئیتفاقی سیاسی هەیە لە ڕاستیدا. هەموو جارێک پێویستی بەوە هەیە کە لایەنەکان لە دەرەوەی لیژنەی دارایی، لە دەرەوەی پەرلەمان ڕێک بکەون لەسەر کۆمەڵێک با بڵێن هێڵی گشتی یان لەسەر با بڵێن خطوتی عامە، دوجار لە ناو پەرلەمان و لە ناو لیژنەی دارایی دەنگی لەسەر دەدرێت ئەگەر کێشە نەمێنێ. ئەوەی کە ئێستا پێشتر پرۆژە یاساکە. کاک شیروان، بۆچی هەموو کاتێک بابەتی پشکی هەرێم دوا ئەخرێتە کۆتایی؟ لەبەرەوە یەکو باسم کرد پێویستی بە ئیتفاقی سیاسی هەیە، یعنی دەبێت هێزە سیاسیەکان کورد لەگەڵ جا خۆشبەختانە ئەم ساڵ پێشترەوە ئیتفاقی سیاسیە کراوە لە ڕاستیدا. ئیتفاقێکی سیاسی کراوە بۆ پێکێنانی ئیدارەی دەوڵەت و پێکێنانی حکوومەت کە هەردوو هێزی کوردی یەکێتی و پارتی لەوێدا بەشدارن، و ئیتفاقێکی سیاسی کراوە لەسەر بەسەرەی ئیدارەدانی نەوتی هەرێم لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای پاریس و لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای محکەمەی دادگای فیدراڵی. بۆیە ئیتفاقێکی سیاسی ئێستا مەبدەئیەن هەیە و لەسەر ئەساسی ئەو ئیتفاقەش ئەو بڕگەیەی یان با بڵێن ئەو وشەیە کە بوو بە کۆتوبەند یان با بڵێن مەترسی هەبوو لەسەر پشکی هەرێم لە ناو مادەی 13 کە نابێ پشکی هەرێم لە داهاتی با بڵێن نەوتی و نانەوتی خۆی زیاتر بێ، و ئەگەر زیاتر بێ پێی نادرێ، یاگەر پشکی بڵێن بە نمونە نرخی نەوت بەرز بێتەوە هەرێم زەرەر دەکا. خۆشبەختانە لە ڕێگای با بڵێن یەک لەوانەی کە دەوری هەبوو هەم کوردەکانی لیژنەی دارایی، هەم لە ئەنجومەنی وەزیران بەڕێز وەزیرە کوردەکان، هەم بەڕێز دکتۆر ئامانج کە با بڵێن لایحەیەکی قانونی و لەسەر بنەمای مادەکانی دەستوری ئامادە کردەوە و داوێتی وە خۆشبەختانە ئەنجومەنی وەزیران تعدیلی کردە مادەیە لای بەر. ئێستا ئەو مەترسیش لەسەر پشکی هەرێم نەماوە. بۆیە ئەو هەوڵانەی کە ئێستا هەیە بەڕای من هەوڵی با بڵێن یعنی هەوڵی زۆر بە قووەت نین بۆی کە گرفت بۆ پشکی هەرێمی کوردستان دروستکەن بە پێی دووسێ بنەما یەکەم وەکو باسم کرد هەموو هێزە پێکەنەرەکانی حکوومەت ئیتفاقی سیاسیان کردووە بەشدارن و ڕازین لەسەر ئەوەی کە چۆن لە حکوومەتەوە هاتووە پشکی هەرێم بەم شێوەیە بێ. دووەم، ئەگەر گرفت بۆ نەوتی هەرێم دروستکەن، نەوتی هەرێم ئێستا بە پێی دوای بڕیاری دادگای پاریس لە دەستی فرۆشتنەکەی لە دەستی حکوومەتی هەرێمدا نەماوە، سۆمۆ دەیفرۆشێ لە دەستی حکوومەتی عێراقیە. بۆیە ئەم هەوڵانە هەوڵی با بڵێن زۆر بە قووەت نین و تەسەوڕ ناکەم بتوانن گرفتی گەورە لە ناو پەرلەمان بۆ پشکی هەرێم دروست بکەن. بەڵام دەبێ بە هەندیشان وەربگرین، ئیشیشان لەسەر بکەین بەڕاستی لایەنە کوردەکان و ئەندامە کوردەکانی لیژنەی دارایی و پەرلەمان. بەڵام گرفتێکی وا گەورە نیە، چونکە پێشتر ئیتفاقی سیاسی کراوە و ئەوەی کە ناردوێتی حکوومەت ناردوێتی و حکوومەت خۆی دەیەوێت لە ڕاستیدا ئەوەی کە لە ناو پرۆژە یاساکە هەیە پەیوەست بە پشکی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان وەکو خۆی جێبەجێی بکات، چونکە هەرێمیش ئیلتیزام دەکات، هەرێمیش بڕیاری داوەکە ئیلتیزامی تەواو بکات. ئێوە باس لەوە ئەکەن کە گرفتێکی گەورە نیە و پێشتر ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە، بەڵام بۆچی هەتاوەکو ئێستێک لای نەکراوەوە کە نزیکە لەسەر ئەوەی کە لە پەرلەمان دەنگ لەسەر پرۆژە یاساکە بدرێت؟
وەکو باسم کرد یعنی بۆتە نەریت یعنی بەردەوام وایە لە سەعاتەکانی ئەخیر و لە ڕۆژەکانی ئەخیردا پشکی هەرێمی کوردستان یەکلا دەکرێتەوە چونکە ئەگەر بە نمونە 10 ڕۆژ پێش ئێستا مۆزوعی هەرێم یەکلا بووباوە تا ئێستا قسەی زۆر لەسەر دەکراوە هەوڵی تێکدانی دەدرا لە ڕاستیدا یعنی دەکرێت بڵێم کاکشیروان ئەم نەریتە لەلایەن لایەنی کوردیەوەیە نا لەلایەن لایانی کوردیەوە نیە بەڵام وەکو بڵێ لە موازنەکانی پێشوش وا هاتووە لە 2021 19 ساڵانی پێشوو بەردەوام پشکی هەرێمەوەی کە پەیوەندی بە هەرێمەوەی ئەو مادانە هەڵدەگیرێ بۆ ئەخیر لە ئەخیردا کە ئیتیفاقی سیاسی لە دەرەوەی پەرلەمان هەبوو لە ناو لیژنەی دارایی لە ناو پەرلەمان بە ئاسانی تێدەپەڕێ بە پێچەوانەوە لە دەرەوەی پەرلەمان ئیتیفاقی سیاسی نەبوو بینی هەرێم و بەغدا خراپ بوو لایەنە کوردیەکان و لایەنە عێراقیەکان تەبا نەبوون ڕێک نەکەوتبوون لەسەری لە ناو پەرلەمانیش بە زەحمەت تێدەپەڕێەوە گرفتی بۆ دروست دەبێت. بەڵێ کاکشیروان نوێنەرانی کورد باس لە مەترسیەک ئەکەن لە مادەی 12 بڕگەی دووەم دەڵێن مەترسیەک هەیە لە پرۆژەی بجەتدا ئێوە بۆمان باس کە ئەو مەترسیەت چیە و پێشتریش وەفدی حکوومەتی هەرێم چەند جارێک چوونەتە بەغدا بەشدار بوون لە ڕەشنووسەکە لە نووسینی ڕەشنووسەکەدا بۆچی ئەم بڕگەیە تێپەڕیەوە بەسەریاندا؟ خۆی با بڵێن ئەنجومەنی وەزیران تعدیلی کرد و تعدیلەکەی ناردووە و لە نووسراوەکەی وەزارەتی داراییشدا دەڵێ بە هەڵا ئەمە تێپەڕیوە چکە ئیتفاقەکە وا نەبووە دوو وشە هەیە یان با بڵێن دوو بنەما هەیە کە لەو مادەیەدا پەیوەستە بە پشکی هەرێمی کوردستان کە هەردووچیان گرفتن یەکەچیان مەسەلەی ئینفاقی فعلیە واتە ئەو مەسروفاتی یان با بڵێن خەرجی کردداری عێراق ئەگەر 12.67 لە خەرجی کردداری خۆی لە ئینفاقی فعلی خۆی بنێرێ بۆ هەرێم لەوانەیە کەم بکات چونکە بەو پێەیە عێراق مانگانە لە سەرتاسەری عێراق چەند سەرف دەکات چ بۆ تەشغیلی و چ بۆ غێری تەشغیلی بۆ ئیسیسماری 12.67 ئەوە بۆ دەنێرێ بۆ هەرێم بە نمونە ئەگەر 10 تریلیۆن دینار سەرف بکە 12.67 ئەوە دەکاتە تریلیۆنێک و 200 میلیارد بە نمونە ئەگەر کەمتر سەرفکە 8 سەرفکە لەوانەیە کەم بێتەوە 6 سەرفکە کەمتر دەبێتەوە یعنی ئینفاقی فعلی بەپێی ئەوەیە کە عێراق خۆی لە 15 پارێزگاکەی تر چەند سەرف دەکات باش ئەگەر ئەمە بەردەوام گرفت بۆ لە بینی هەرێم و بەغدا نوێنەران کاریگەری ئەکات لەسەر کەمکردنەوەی پشکی هەرێم بەڕای ئێمە بە دڵنیاییەوە چونکە بەردەوام گرفتێک هەیە لە عێراق ئەویش ئەوەیە لە هەندێک لە پارێزگاکان ناتوانن وەکو پێویست ئەو پارەی بۆیان دادەندرێ وەکو پێویست سەرفی بکەن وەکو بەپێی پلانی خۆی ناڕوا دوا دەکەون تاخیربوون هەیە وەکو پێویست نییە کە کەم سەرفکرا حکوومەتی هەرێمیش پشکەکەی کەم دەبێتەوە کە ئەمە مەترسیەکە لەسەر پشکی هەرێمی کوردستان ئەمە گرفتی دووەم ئەوەیە کە پشکی هەرێمی کوردستان نابێت زیاتر بێ بڕەکەی پارەکەی نابێت زیاتر بێت لە ئەو پارەیە کە هەرێم لە داهاتی نەوتی و نانەوتی دەستی دەکەوێت یعنی فرۆشتنی نەوتی هەرێم بای چەند بێت و داهاتی خاڵە سنووریەکان و داهاتە فیدراڵەکانی کە چەند بێ هەمووی کۆ دەکەنەوە بە نمونە 12 تریلیۆن دینار دەکات 10 تریلیۆن دینار دەکات بەڵام پشکی هەرێم لە ناو موازنەدا زیاتر لە 16 تریلیۆن دینارە بەپێی ئەو بڕگەیە دەبوو لە 2 تریلیۆن یا لە 12 تریلیۆن زیاتر نەنێرن بۆ هەرێم چکە پارەی هەرێم لە فرۆشتنی نەوت و لە داهاتی نانەوتی ئەوەندە بووە بەڵام خۆشبەختانەوەکو باسم کردەمە تعدیل کراوەتەوە و لابراوە و دەستخۆشی لە هەموو لایەنێک دەکەین لە ڕاستیدا کە توانیوانە ئەمە جێبەجێ بکەن بە تایبەتی وەکو باسم کرد برای بەڕێزمان کاک ویکتۆر ئامانج لایحەیەکی قانونی زۆر جوانی تەقدیم کردبوو بۆ بەرپرسانی کورد لە بەغدا لە ناو ئەنجومەنی وەزیران ئیشی لەسەر کرا و لابرا و تعدیلی با بڵێن یاساکە نێردراوە بۆ ئەنجومەنی وەزیران و لەوێش دەنگی لەستەدراوە نێردراوە بۆ پەرلەمان ئێستا ئەم مادەیە تعدیل کراوە ینی با بڵێن ئەم مەترسیانە نەماوە باشە کاک شیروان بڕیار وایە بەیانی بێت یاخود تا کۆتایی ئەم هەفتەیە دەنگ لەسەر پرۆژە یاسا کە بدرێت بەڵام یەک هەڵوێستی کورد لە پەرلەمان کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە نەهێڵرێت هیچ بڕگە و مادەیەک تێپەڕێت وڕەت بکرێتەوانێکە لە خواستەکانی کورد لەسەر خواستەکانی کورد نەبێ ئەمە کاریگەری ئەبێت دیارە یەکلایەنی وەک هەڵوێستەکە بۆ هەموو بابەتەکانە بەڵام ئێستا ئێمە لەسەر پرۆژە یاسای بودجە قساکەین بە دڵنیاییەوە تەوان ئێمە بیرمان نەچێت سێ گرفت ئێستا ماوە لە ناو موازنەدا یعنی کۆبوونەوەکانی لیژنەی دارایی ئەمڕۆ ئەم شەو بەیانی تا و کاتێک کە تهدیدی کاتی جەلسەی پەرلەمان دەکرێت
ڕاستە دوێنێ بەڕێز محسین مەندەلاوی جێگریەکەمی سەرۆکی پەرلەمان ڕایگەیاندە کە دووشەممە جەلسەی با بڵین دانیشتنی پەرلەمان بۆ دەگدان لەسەر پرۆژه یاساکە دەکرێت بەڵام تا بە تەواوی ڕێک نەکەون تەبان ناکرێ ئەم ماوەیە لە بەردەستدایە سێ گرفتەیە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە تا ئێستا لە ناو لیژنەی دارایی دەنگی لەسەر نەدراوە دەبێت ئەمە تەواو بێ یەکلاب بێتەوە دووەمیان ئەو مادانەی کە زیاد کراون طبعا چەند مادەیەک زیاد دەکرێت لەلایەن لیژنەی دارایی تەنانەت جاری وا لە ناو پەرلەمانیش بە کۆدەنگی هەندێک مادە زیاد دەکرێت ئەوەش دەبێت یەکلا بکرێتەوە ئایا ئەو مادانە بە فعلی ببرێنە دانیشتنی پەرلەمانیان هی ئەوە نین تەمانەوە پێویستی بە کۆمەڵێک ڕاوێژی یاسایی و مالی و ئیداری هەیە اینجا تەسبیت دەکرێن ئەوەش با بڵین گرفتە و وەکو باسم کرد هەموو لایەنەکانی تریش دایانێت داواکارەکانی خۆیان لە ناو موازان جێگا بکەنەوە سونەش کۆمەڵێک داواکاری هەیە بۆ ناوچەکانی خۆی بڵێن گرفتەکانی کە تقریبان زۆربیان حەلکراون مەسەلەی عەجزە کورتهێنانە یان کەمی داهاتی نانەوتیە هەموو ئەوانە ڕێو شوێنی بۆ گیراوەتە بەر بەڵام ئەم سێ گرفتە ماوە تەسەوڕ دەکرێت تا بەیانی ئەگەر هیچ گرفتێک نێتە پێشەوەکو باسم کرد چونکە هەموو لایەنە سیاسیەکان بەشدارن لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت و بەشدارن لە پێکەنانی حکوومەت و ئەمە پرۆژەی حکوومەتە دەینێرێتە پەرلەمان دەیەوێت لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێت بەو تعدیلانەی کە لیژنەی دارایی و پەرلەمان دەیکات. کاک شیروان ئەگەر چارەسەری ئەم گرفتە و ئەم بڕگانە نەکرا سەرۆکۆماری عێراق کە مافی ڤیتۆی هەیە پێت وایە کە ڕۆڵی ئەبێت لە چارەسەرکردنی ئەم گرفتانە یاخود هەر یاسایەکە لە ئەنجومەنی نوێنەران دەرئەچێت با بڵێن سەلاحیەتی سەرۆکۆمار بۆ ئەو یاسانەی کە لە پەرلەمان دەردەچن دوای دەرچوونی یاساکانە لە ماوەی 15 ڕۆژە دەتوانێت بیجێڕێتەوە بۆ پەرلەمانیان داوای تعدیل و دەستکاریکردنی بکایان ئیمزای بکاو بچێتەوە قاوە بڵاو بکرێتەوە بەڵام لە ئێستادا دەوری سەرۆکۆمار لە ڕاستیدا بۆ لێکنزیکردنەوەی لایەنەکانە چاودێریکردنی پرۆسەکەیە بەوەی کە سەرۆکۆمار پارێزەری دەستورە هەوڵ بدا کە هیچ هەنگاوێکی نادەستوری نەنرێ دژی هیچ پێکهاتەیەک نەبێ بنمونە هەنگاوێکی نادەستوری دژی کورد نەنرێ هەنگاوێکی نادەستوری دژی سونە یان دژی شیعیان لایەنێک لە شیعیان ناوچەیەک لە عێراق نەنرێ دەبێت چاودێری پرۆسەکە بک بە تەواوی و خاڵی دووەم هەوڵی لێکنزیکردنەوەی لایەنە ناکۆکەکان بدا کە من پێم وایە بە وەرکەش هەستا بێ و هەوڵ بدا کە خەلەلەکان با بڵێن بازنەی ناکۆچەکان بەرتەسێک ببنەوە کەم ببنەوە بۆی لە کاتی خۆیدا پرۆژە یاساکە دەنگی لەسەر بدرێت و دەوری دەستوری سەرۆکۆمار لە دوای دەرچوونی یاساکەی ئەگەر هەستی کرد یاساکە ناحەقی تێدا بەرامبەر لایەنێک بەرامبەر پێک هاتەیەک بەرامبەر نادەستوریەکی تێدا ئەو کاتە دەتوانێت بیگەڕێنێتەوە. دەورە دەستوریەکەی چۆنە بێت ئەو کاتە؟ ئەو کاتە دەورە دەستوریەکەی بەم شێوەیە سەرۆکۆمار مافی ئەوەی هەیە کە یاساکە ئەگەر پێی وابوو نادەستوریە تاعنی لێدەدا دەیجێڕێتەوە و واژۆی ناکات دەیگەڕێنێتەوە بۆ لایەنە پەیوەنددارەکان کە پەرلەمانە لەوێەوە بۆی چووە ئەمە دەورە دەستوریەکەیەتی لە دوای دەرچوونی یاساکە بەڵامەکو باسم کرد پێش دەرچوونی یاساکە و لە ئێستادا هەم دەوری چاودێریکردنی هەیە هەم دەوری لێکنزیکردنەوەی لایەنە ناکۆکەکانی هەیە. بەڵێ کاک شیروان وەک ئەزانین پرسی نەوتدراوە بە کۆمپانیای سۆمە و حکوومەتی هەرێمیش پابەندبوونی خۆڕاگەیاندووە بەڵام لەگەڵ هەناردەرنەکردنەوەی نەوت ئەمە گرفت بۆ شایستە دارایەکانی هەرێم دروستەکات؟ ڕێککەوتنێک هەیە کە با بڵێن ئێستا حکوومەتی عێراقی پارە دەنێرێت بە قەرز بۆ حکوومەتی هەرێم بۆی موچە دابین بکە طبعا لە دوای دەرچوونی یاساکە ئەمە حسابات دەکرێت پشکی هەرێمی کوردستان لەو مانگانەدا چەند بووە و چەندی بۆ هاتووە لە پشکی هەرێمی کوردستان دەردەکرێت ئەوەی کە دەمێنێتەوە با بڵێن ئەگەر حکوومەتی هەرێم قەرزار بۆ لەوەی کە ماوێتی دەجێڕێتەوە ئەگەر زیاتر بوو بۆی دەنێردرێ یعنی بەفعلی هەناردە نەکردنەوەی نەوێت لە ئێستادا گرفتی بۆ هەموو عێراق دروست کردووە چونکە وەکو باسمان کرد نەوتەکە سۆمۆ دەیفرۆشێ بە سعری سۆمۆ و پارەکەی چەند بێ وەکو ڕقم دەخرێتە سەر بودجەی گشتی عێراق داهاتی گشتی عێراق ئێستا کە ئەمەنیە بە دڵنیاییەوە ئەمە زەرەرە لە بودجەی گشتی عێراق لە داهاتی گشتی عێراق بەڵام ئەوەی کە تەسیر لە پشکی هەرێمی کوردستان بکە مادەم ئەم مادەیە تعدیل کراوە نابەسترێتەوە بە فرۆشتنی نەوتی هەرێمەوە چکە گەر لەو کاتەدا بەسترا بایەوە بە فرۆشتنی نەوتی هەرێمەوە بە دڵنیاییەوە گرفتی گەورەی دروست دەکرد چکە نەوتی هەرێمەوەی بۆ خەریکە دەبێتە نزیکی 2 مانگ ڕاگیراوە
ئەو کاتە گرفتی گەوری بەڵام ئێستا کە تعدیل کراوە با بڵێن تەسەور ناکەم گرفتێکی گەورە بۆ پشکی هەرێم دروست بکە چونکە پشکی هەرێمی کوردستان لە بودجێ گشتی دەدرێ و نفرۆشتنی نەوت لە ئەستۆی حکوومەتی هەرێم نەماوە لە ئەستۆی کۆمپانیای سۆمۆ حکوومەتی عراقی. کاک شیروان هەر لەسەر شایستە دارایەکانی هەرێم هەوڵێکی ئیجابی ئەبنرێ لەلایەن سەرۆکوەزیرانی عێراقەوە ئەم هەوڵە چۆنە و هەوڵەکە ئەبێ بە کردار یاخود ڕێگری لێ ئەکرێت؟ یعنی بەو پێی کە حکوومەتەکە حکوومەتێکی ئێتیلافیە یعنی لایەنە سیاسەکان هەموو تێدا بەشدارن با بڵێن زۆربەیان و کەمترین معارەزە و بەرهەڕستکار هەیە بەو پێی کە لایەنی سەدریش لە ساحەی سیاسی تا ئێستا کشاونەوە و لەناو پرۆسەکەدا نین بۆیە زۆربەی لایەنەکانی کە لە پەرلەمان لەناو لیژنەکانی پەرلەمان لەناو حکوومەت بەشدارن بەشێکن لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت لەوێوە با بڵێن ڕسمی سیاسەتی یان هێڵە گشتەکانی سیاسەتی ئەم حکوومەتەدا دەڕێژرێ. خۆشبەختانە لە بیدایەتەوە ڕێکەوتنێکی باش کراوە بە نووسراو لە نێوان لایەنەکانی هەرێم و لە نێوان هێزەکانی تری پێکەنەری حکوومەت و سەرۆک وەزیران لە ڕاستیدا لە ڕابردوشدا ئەوەی سەلماندووە کە کەسێکی جددیە لە چارەسەرکردنی کێشەکان هەرێمی کوردستانیش ئیستعدادی تەواوی دەربڕیوە دەکرێمە بڵێن بابەتی مۆزوعیشی هەیە لە ڕاستیدا دەرچوونی بڕیاری دادگای پاریسە دەرچوونی بڕیاری دادگای فیدراالیە لە عێراق و پەیوەندی باشی نێوان هەرێم و بەغدایە هەستکردنە بە با بڵێن جددیەت و لێک نزیکبوونەوە بۆ چارەسەر لەلایەن هەردوو لاوە ئەمە وای کردووە هەست بە نیەتێکی باش دەکرێت بۆیە تەسەور دەکەم سەرۆک وەزیرانیش پاڵپشتێکی باشی هەیە لەولایەنەوە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنەوە ئەو یاسایە تەوەقع ناکەم ڕێگری گەورە هەبێ ینی دەنگ دەبێ ینی خەڵکێک بنمرە لەناو پەرلەماندا لەوانەیە 10 پەرلەمانتار 20 پەرلەمانتار 30 پەرلەمانتار چ سەر بەخۆ بن چ سەر بەلایەنێکی دیاریکراو بن چێ بۆ با بڵێن خیتابی شارع بێ کە بیانەوێ خۆیان دەربخەن دژی ئەم ڕێکەوتنە بن دژی ئەم یاسا بن دژی پشکی هەرێم بن بەڵام با بڵێن وێنە گشتیەکە یان با بڵێن زۆربەی بەشداربووان ئەندامانی پەرلەمان و کوتلەکانی پەرلەمان و حکوومەت بە تێکڕای دەنگ و هێزە پێکەنەرەکانی حکوومەت لای هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت هەمویان کۆکن لەسەرەوەی کە پشتیوانی بەڕێز محەممەد شیاع سوودانی و سەرۆک وەزیران و ئەم کابینەیە بکەن بۆ چارەسەرکردن و نەهێشتنی ناکۆچەکانی نێوان هەرێم و بەغدا بە تایبەت لەسەر مەسلەی نەوت و لەسەر مەسلەی داهات و پشتی هەرێمی کوردستان نیەتێکی جددی هەیە بۆ چارەسەرکردنی ئەمە. کاک شیروان باەک تۆزیتر لەسەر پرسی هەناردەی نەوت قسە بکەین دیار لە 25 ئازار و هەناردەی نەوتی هەرێم ڕاگیراوە پێویستە کە حکوومەتی عێراق بەغداد پاکتاوی ئەم چەند مانگی ڕابردووی هەرێم بکات لەبەرەوەی لە دوای ڕاگررتنەکەیەوە با بڵێن لە دوای دەرچوونی دادگای پاریسەوە حکوومەت هەرێم التیزامی خۆی دەربڕیەوە ینی نەوت هیچ نەفرۆشراوە و ئامادەبوون داویانە بە سۆمۆ سەرپەرشتیەوە دەکات و حکوومەتی عێراقی و کۆمپانیای سۆمۆ مفاتەحەی لایانی تورکی و کۆمپانیای بۆکتاشی تورکیان کردووە بۆی کە نەوتەکە دەست پێ بکاتەوە کامەت ئێستا چارەسەر نەبووە لە ئەستۆی حکوومەتی هەرێمدا نییە پاکتاوی ئەو چەند مانگە بەوە دەکرێت کە چەند نەوتی هەرێم فرۆشراوە داهاتی هەرێم چەند بووە خۆ ئەوەی کە نەفرۆشراوە یان لەسەر حاڵەتی پێشوو پاکتاوکردن لەگەڵ هەرێمی کوردستان ناکرێت من پێم وایە لە کۆتاییدا ئیتفاقە سیاسیەکە و لێک نزیکبوونەوەکە بەم شێوەیە کە لە مانجی یەکەوە حساب دەکرێت و پشکی هەرێمی کوردستان چەندە پێی دەدرێ ئەوەی دیکە کۆمپانیای سۆمۆ حکوومەتی عراقی تەحملی دواکەوتن و نەفرۆشتنی نەوتی هەرێم دەکات. بەڵێ کاک شیروان ئێمە ئەزانین کورد لە بەغداد چەندین پۆستی گرنگ و کاریگەری هەیە ڕۆڵی بەرچاویان هەیە لە حکومڕانی عێراقدا ئەم پۆستانە ئەم پێگانە ئەگەر مانگانە لانی کەم کۆبنەوە بکرێت لە نێوان ئەم کەسایەتیانە ئەم سەرکردانە پرسەکانی تایبەت بە کورد تایبەت بە هەرێم تایبەت بە پشکی هەرێم تاوتوی لەسەر بکرێت کۆبنەوەی لەسەر پێ قسەی لەسەر بکرێت و ڕای لایەنەکان وەربگیرێت ئەمانە چ ڕۆڵێک و گرنگیەکیان ئەبێت لە ڕاستیدا ڕاست قسەکە زۆر ڕاستە ئێمە پۆستی گرنگمان هەیە لە بەغدا هەم لە سەرۆک کۆمارەوە بۆ بابلین وەزیرە بەڕێزەکان جێگری سەرۆک وەزیران و لە ناو بابلین وەزارەتەکانیش چەندان بریکاری وەزیر و بەڕێوەبەری گشتی کە بەشێکی زۆریان لە شوێنی فعالن و لە شوێنی گرنگن لە ڕاستیداوای کە تا ئێستا دەبینرێ خەلەلێکی گەورە هەیە کە
نەتوانراوە جوهدی هەموو ئەوانە بکرێتە یەک، یعنی هەر یەکەو لە لای خۆیەوە یان با بڵێن لە شوێنێکی جیاوازەوە خەریکی کاری خۆیەتی خەوڵ دەدات. بەڵام ئەمە ئەگەر با بڵێن کۆبوونەوەیەکی دەوری هەبێ لە بەتایبەتی کە پەیوەندێکی باشی نێوان یەکێتی و پارتی هەبێ و کۆبوونەوەیەکی دەوری هەبێ لە بەغدا بۆ یەکخستنی هەموو تواناکان، بەنمونە کەسێک لە شوێنێک هەست بە خەلەلێک دەکا، بەڵام ئەمە بە جێگری سەرۆکوەزیران چارەسەر دەبێ. نادەستوریەک لە شوێنێک هەیە کە پێویستی بە تەدەخولی سەرۆک کۆمار هەیە، وەزیرە بەڕێزەکان لە ناو ئەنجومەنی وەزیران لەوانەیە زۆر گرفت هەبێت لای بریکاری وەزیرەکان بێ، لای بەڕێوەبەرە گشتەکان بێ کە ئەگەر لە کۆبوونەوەیەکی ئافراواندا بێت و دەوریدا بێ بە دڵنیایەوە گرفتانە دەگەێنن بە وەزیرە بەڕێزەکان، دەگەێنن بە جێگری سەرۆک وەزیران بە سەرۆک کۆمار. ئەمە وا دەکات کە جوهدی هەموو لایەک هەموو تواناکان یەک بخرێن و بە ئاڕاستە یەک هەدەف یەک ئامانج هەنگاو بدرێت کە پارێزگاریکردن لە مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان. ئێمە تەنها پشکی با بڵێن بودجە پشکی هەرێممان لە بودجەدا گرفتمان نیە لەگەڵ بەغدا، گرفتی دیکەمان هەیە. چۆنێتی ئیدارەدانی ناوچەکانی مادەی 140مان هەیە، من ناوچەکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستان، مەسەلەی پێشمەرگەمان هەیە، ساختکردنەوەی بەروبوومی کشتتوکاڵیمان هەیە لەو کاتانەی کە بەروبوومی کشتتوکاڵی جوتیارانی هەرێم پێدەگا و لە خواروی عێراق با بڵێن ئەو بەروبوومانە نییە. ئەمانە هەمووی مەسلەی مستحقاتی پێشمەرگە و چۆنێتی ئیدارەدانی پێشمەرگە و تەسلیح و پرچەکردن و ڕاهێنانێتی وەکو سوپای عێراقی، ئەمانە هەمووی گرفتی گەورەن و تەنانەت گرفتی خەرقی یان با بڵێن شکاندنی سیادەی عێراقمان هەیە لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان لەلایەن وڵاتانی دراوسێەوە. هەموو ئەوانە پێویستی بە هەماهەنگی و هاوکاری هەموو بەرپرسان و لایەنە کوردیەکان هەیە لە بەغدا، بە تایبەتی ئەوانەی کە پۆستیان هەیە لە ناو حکومەتی عێراقی، بەیەکەوە هەموو تواناکان یەک بخەین و هەمویان ئاراستە بکەین بەرەو ئەو ئامانجەی کە پاراستنی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و خزمەتکردنی زیاتری هاوڵاتیانی هەرێمە لە ڕێگای حکومەتی اتحادیەوە. بەڵێ کاک شیروان میرزا ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق جارێکی سوپاس بۆ ئامادەبوون و سوپاس کە لەگەڵمان بوویت.